ئەف کچاکو هاتیە کوشتن پشتینگی هاتیە سۆتنجی ناوەوێ نۆر دلێمیە تەمەنەوێ 18 ساڵ بووینە لە ئوتێلێکی هاتیە خەندقاندن پشتێکی تەرمەوێ هاتیە بە گواستن بوو سەرڕێیا بەحرکێ لەوێرێ هاتیە سۆتن li gor zaniyariyên çavkaniyên emnî dayna Rûdawê gotiye ev kesek ku nûra 18 salî kuştiye kurekê Sûriye ew jî 18 salî ye ji ber pare zêr û altûn û ji ber otomobêla wê kuştiye. Li gel du xişkên xwe ev 8 sala li Hewlêrê dijîtin Şems û Merwe xişkên wê ne ewan jî bi Rûdawa xiftiye ewan got ew nizanin çawa xîşkewana ev kesê diye Sûrî niyasiye û ewan gelek gileyî hene dibêjin çawa piştî ku xişkewan hatiye xendiqandin û kuştin li ئوتێلێ çawa evî kurê termê wê aniya xarê biriye ser rêya beherkê û li wêrê sotiye ewan gelek gileyî hene dibêjin divêtin tehqîq û lêkolîn li gel wan kesan jî bêhête kirin ku karbendên ئوتێلê bûyne. دوایین دەرکەوتنی نور دلێمی کچە 18 ساڵ مۆدێل و بلۆگەری عێراقیە کە لە ئەکاونتی خۆی لە سناپچات بڵاوی کردوتەوە. ئەم کچە لە هۆتێلێکی هەولێر خنکێدراوە و دواتر تەرمەکەی سوتێنراوە. ئەو شوێنی کە من ئێستالی وەستاوم شوێنێکی چۆلەوانیە لە بینی گوندی کەلەکان و قەزای بەحرکەیە یعنی هاتوچۆ ڕێگاکی لاوەکەیە و هاتوویەکی زۆر کەمی هەیە هاتووە لێرە تەرمەکەی فرێداوە و لەگەڵ فرێدانەکەشی یەکسەر ئاگری لە جەستەی ئەم ئافرەتە بەرداوە. نور دلێمی خەڵکی بەغدایە و ماوەی 8 ساڵ بووە لەگەڵ دوو خوشکی دیکەی لە هەولێر نیشتەجێ بوون.